بەناوی خی گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لەبێت. ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی و پێشنجاندانی یاری کۆتایی ئۆرۆلیگ لە سبەی کە پێتان بگەمەوانێ دەمەوێت ئەمڕۆ چەند پرسێکی تایبەت پێکەوە گفتوگۆ بکەین لەسەر ئاستی ناوخۆش. ئەمڕۆ بەشێکی ناوخۆ تێکەڵاوی بەرنامەکەم بکەم و هەروەها ئێوە عزیزیش حەز دەکەم ئەمڕۆ تەوەرێکی کراوە هەبێت لەسەرەوەی کە ئەو بابەتانەی کە خۆتانەتانەوێت قسەی لەسەر بکەین بەڵام بۆر هاوڕێ و تکایە یەک پرسیار کە ئەوەی پرسی گەرمە ئێستا ڕانەرایەتی بایرنە و داواکردنی ڕانەرایەتەکەیەتی لەلایەن فینسنت کۆمپانیەوە بە فەرمی ئارنێ سلۆتی هۆڵندی لە شوێنی یۆرگن کلۆپ لە پۆستی ڕانەرایەتیانی لیڤەرپوڵ دەست بەکار دەبێت و ئەوەی ماوەتەوە بارودۆخی بەرشلۆنە هێشتا بە کپی ماوەتەوەی کە هەیە هێشتا بەرداوامبوونی چاویە هیچ بڕیارێکی تازە نییە. بۆیە ئەمڕۆ هەوڵ دەدەین پێکەوە چەند تەوەرێکی گرنگ باسکەین و قسێکی لەسەر بکەین. یەکەم تەوەر کە بمەوێت قسەی لەسەر کەم سەمیر بابۆ بوو بە ڕانەری یانەی هەولێر لە خولیە سێرەکانی عێراق. وەکو ئەزمموی کاری ڕۆژنامەنووسی خۆمان وەکۆی کە مامەڵەیەکمان لەگەڵ کاپتن سەمیر هەمیشە بەرکەوتنێکمانە بۆ یاخود گفتوگۆمانە بۆ یاخود پەیوەندیە بۆ یاخود ئەزمموی کارەکانی کاپتن سەمیر کە لەبەر چاومانە بۆ بێ و ئەو دۆخەی کە یانی هەولێری پێدا تێدەپەڕێت چونکە ئێمە بیرمان نەچێت کە باس لە ینی هەولێر دەکەین دەبێت بزانین کە ئێمە باز لە تیپێک دەکەین کە پاڵەوانی عێراق بووە کە نازناوەکانی خولی عێراقی بردۆتەوە بەسەر یانەکانی جەویە و زەوڕایە. ئەمانە کۆمەڵێ دەستکەوتی تایبەت و مێژوین کە ئەبێ کە ناوی هەولێرێنی یانەیەکی حساب بۆ کراوە یانەیەکە کە بۆکو یەکێک لە گەورەکانی عێراق ناوێندێ ینی جیاواز لە یانەکانی دیکە. ئەمە دۆکیشمانەیە پاڵەوان بۆ بەڵام پاڵەوانبوونی هەولێر و بەردەوامی هەولێر لە ڕکابەری جیاواز بۆ لە هەر تیپێکی دیکە جیاواز بۆ لەر یانێکی دیکەی کوردستانی خوا نەخواستە ئەمە بۆ لێدان نییە لە ینی نەورۆز یاخودیانی سلێمانی کە پێشتر لەم خولە بۆ یاخود سیروانی نوێ و پێرس و دوهۆک و زاخۆ و نا بەڵام بتەوێت نەتەوێت لە ناو یانە کوردیەکانە یانەی هەولێر پێگەیشی تایبەتتری هەیە لە تۆپی پێ عێراقیە. ئەسە بۆ نمونە گەبچیتە سەر یانەکانی شاری بەغدا بۆ نمونە شورتە و زەورا و جەویە و تەڵەبیە قووەیەکی دیکەیان هەیە بە سریانەکانی دیکە. ئەمەی تریش بە پێی ئاستا گۆڕێسە یعنی من ئەوەی کە تێبینیم کردیاوەی وترا بێ زەورا زۆرترین هاندەریە لە سەراسی عێراق قووە جەویە بە هەمان شێوە تەڵەبە بە هەمان شێوە ئەنجە دواتریانی شورتە یعنی شتەکان دەگۆڕێن. بۆیە کە ئێمەش باز لە یانە کوردیەکانەکەین ئەبێ بزانین کە ناوی یانەی هەولێر دێنین بێ جیاوازی لەگەڵیانەکانی دیکە ئەبێ بزانین ناوی چ تیپێکی قورس دێنین و ناوی چ ڕکابەرێکی بەهێز دێنین. بۆیە ئەم بارودۆخی کە لە ماوەی ڕابردوو بەسەر هەولێر داهاتووە نەک شەقامی وەرزشی کوردی بەڵکو شەقامی وەرزشی عێراقیشی نیگەران کردبوو و بارودۆخێ بەسەرم تیپەیە هاتبوو یاریزانەکانی هاتبوو کە بەڕاستی مای شەرمەزاری بوو بەڕاستی مای نیگەرانی بوو کە تۆ تیپێک ینی هەولێر یەکێک لە شتە ناشرینەکانی لە ماوەی ڕابردوودا هەر سات ناساتی وڵای یاریزانەکان بایکۆتی ڕانانەکانیان کرد لەبەر پێنەدانی شایستە دارایەکانیان خۆ یاریزان حەقی خۆیەتی تۆ بەرامبەرە و کارێکەکەی مستحقاتی خۆت ماگانە بێ موچەی خۆ دووەرگری ئەگەر کەم تەرخەمیت کردو باییەوە پارەکە و لێ ببڕێ ئەگەر ناتوێ بۆ ڕانەر بایی ئەوە تۆ نابێ پارە وەربگری. بەڵام کاتێک تۆ پابندیت بۆ یارەکان پابندیت و خۆت لە ماڵ و منداڵ و هەموو شتێک کردو لە ڕانانەکان پابندیت و بە هەموو شتێکیانەکە و پابندیت مەفروزە لەسەر یانەکە بەڕێوەبردننی یانەکە ئەم موچەی تۆ تابین بکە لەبەرەوە حەقی شەرعی خۆتە کە تۆ بایکۆتکەی حەقی شەرعی خۆتە کە تۆ بەشداری ڕانانەکان نەکەی چونکە تۆ گرێبەستێکە دواژوو کردو بەرامبەر تەمرینکردنێ بەرامبەر یاریکردنێ بەرامبەر پابندبوونێ بە داواکارەکانی یانەکەەوە ئەبێ موچەی خۆ دووەرگری کە تۆ ئەمانە جێبەجێت کرد یانەکەوی بۆ نەکردی ینی من قەت لەگەڵ ئەو قسەیانیم بەشێک لە ماوەی ڕابردووە زۆر گلیانەکرد کاکەمە چییە بۆ ناچنەوە بۆ تەمرین و بۆ هەر نایکەن و بۆ ناسنەوە ڕانانەکانیان بکەن و بۆ
خزمەتی یانەکە ناکەنەمەکەی خزمەتە و موچەقی چێگە دووە ناشتیوان نییە لە دنیای پیشەگەریە تۆ پابندی هەیە گرێبەستەیە بەپی ئەم گرێبەستە مامەڵاکی تۆ کاتێک بۆ هەیە ڕەخنە لە میاریزانە بگری ئەگەر پابند نەبێ بەو داواکاریانەی کە یانەی هەولێر لی کردووە ئەگەر کەمتەرخەمی لە داواکارەکانی یانەکەی کردووە نەگەر هەولێر هەر یانێکی دیکە ئەگەر کەمتەرخەمی لەم بابەتانە کردووە تۆ بۆ دەیە ڕەخنەی لێ بگری و بۆ شدەیە سزای بدێ بەڵام کاتێک ئەم هەموو پابندیەکانی کرد ئەم لەم لاوە پابند نەبوو ڕەخنەکە لەسەر و لایە لەسەر خودی یاریزانەکە نییە بەرحاڵ ئێمە هیوادارین لەوەی کە جارێکی تر ئەم کێشەیە بە هیچ جۆرە لایەنەی هەولێرا ڕوونەداتەوە بە هیچ جۆرێک باز نەکرێتەوانێ و هەمووان پابند من وە کۆشی کا لە گرێبەسەکە داواژووکرا و میدیاکان بڵاوێن کردێتەوە چونکە ئێمە ویسمان بەرنامە ئەمڕۆ قسەیەک لەگەڵ کاپتن سەمیر یاخود شەقامی وەرشی هەولێرا بکەین بەڵام هەمووان سەرقاڵی ئەنجامدانی یاریەکەی زاخۆن بۆ ئەوەی کە وتراوە کاپتن سەمیر ئەم داواکاریانەی کردو لەوەی کە موچەی یاریزانەکان دوانەکەوێەوە پێشتریش وەکو دەستەی کاریگەڕی نوێی ئاماژەیان پێکرد ئەم جاریان پاڵپشتی گەورەی حیزبیانەیە و بەوە پشتیان قایمە لەوەی کە بتوانیانەکە بەڕێوەبەرن بەرحاڵ ئەوەی ڕۆی گرنگ داهاتووە گرنگ بۆ داهاتوو هەولێر ئەو سام و هەیبەتەی خۆی وەربگرێتەوە هەولێری کە یاری کۆتایی جامی چێتی ئاسیای ئەنجامەیە ئەو هەولێری کە دەبووە پاڵەوانی عێراق و هەولێری کە زۆربەی زۆری یاریزانە ناودارەکان پەیوەندیان پێوە کرد و لە ڕێزەکانی داریانەکە وەک بەنسبەت کاتن سەمیر بابۆشەوە سەمیر بابۆ ئەتوانم بڵێم لە 10 ساڵی ڕابردووە باشترین ڕانەرە لەسەر ئاستی کوردستان لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ هاوڕەکانی دیکە کە دەڵێن باشترین ئێمە زۆر ڕایەنەری ئەزیز هاوڕێمانن کاخەسرە و گورونە و دکتۆر یاسین مەنافە کاکە کامەرانە لە شاری و لێ ڕانەرەکانی دیکە کاک دڵشاد معروفە ینی چەندین ڕانەری دیکە سلێمان ڕەمەزان لە ئابادینان ینی کۆمەڵێ ڕانەری زۆر باشمانەیەتی بەبێ جیاوازیەوە کاک ڕزگار عەلی لە سیروان نوێ بەڵام ئێمە باز لە چیەکەین باز لە کەسایەتیەکەکەین کە لە ماوەی 12 ساڵە بەردەوامی هەبووە و بەردەوام باشترین تیپی دروست کردووە بەردەوام باشترین ئەنجامیە بۆ بەردەوام بەهێزترین بە بەهێزترین شێوە تیپەکەی خۆی نیشانداوە بۆیە ئەتوانم من بەڕەهایی پێتان بڵێم کە بە کۆمەڵێ هۆکاری تایبەت سەمیر بابۆ باشترین ڕایەنەر بۆ لەسەر ئاستی کوردستانە لە چەند ساڵی ڕابردووە و ماوەیشی زۆریشە من ئاگادارم لەو خۆشتان ئاگادارن کانی هەولێر پەیوەندی بە سەمیر بابۆوەکە بۆ وەرگرتنی ڕانەراتییانەکە بەڵام سەمیر بابۆ باشکرام قسەی کردو و توێتی من لە کاتێکا کە ڕانەراتی هەولێر وەردەگرم دەبێت کارگەڕی هەولێر ئامادە بێ و بۆ خواستەکانی منیش ئامادە بن کەواتە دڵنیا بن لەوەی مەرجەکانی سەمیر بابۆ بێ جێبەجێ کرابێ بۆی ئەم ڕانەراتی وەرەگرێ و من لەو بڕواایەدام هەر کاتێکیش مەرجەکانی وەکو خۆی جێبەجێ نەکرێن مێژووی سەمیر بابۆ پێمانەڵێ کە لە چوارچێوەیە و کارکردنیان نامێنێتەوانێ و ئامادە نیە مێژووی خۆی ناشرینکە یاخود مێژووی خۆی لە کەدارکە لە بەرامبەرەوە دەستکەوتانی کێ بەرحاڵ ئەوەی کە ئەمەوێ لە کۆتاییە بێڵم سەبارەت بەم پرسە ئەوەیە کە مێژووی سەمیر بابۆ مێژوویکی جوانە لە بواری ڕانانە و مێژووی یانەی هەولێریش مێژوویکی گەورە و جوانە لە خولی یانەکانی عێراقا وێ هیوادارم ئەم دوو پێگە بە ئەزمونە و ئەم دوو پێگە گرنگە و ئەم دوو پێگە ناودارە بتوانن پێکەوە مامەڵەیەکی تەندروستکەن و بتوانن پێکەوە گونجاندنێکی باش دروستکەن بە هەماهەنگی هاندەرانیان بە هەماهەنگی کارگەڕییانەکە و بتوانن هەولێر بگەێنەوە پێگەی خۆی کەلەیەتی و لە هەمان کادا کاپتن سەمیر ئەو قورسایی و سنگەی لە ئاستی ڕانەراتی کوردستانە هەیەی بگوازێتەوە بۆ ڕانەراتی یانەکانی عێراق و هەمومان پێکەوە دڵخۆش بین بۆی کە ئەنجامێکی باش بۆ ئەمیانەیە دەسەبەر بێ تاوان بەشی دووەم تایبەت دەکەم بە پرسی یانی باری منیخ و هەروەها ئەو پرسیار وەڵامانەی کە ئێوە هەتانە بەشکە وەڵامی بدەمانێ
و سەبارەت بە غەدری یانەکان لە خولی یانەکانی عێراقا بڕوا بکەن غەدری یانەکان لە یانە کوردیەکان لە خولی یانەکانی عێراقا شتێکی بەردەوام و بەردەوامی ژێبینەوانێ من هیوادارم بۆ ساڵانی داهاتوو چابێت تازەم ساڵ چاکیش بێ هیچ سوودێک بەیانەکان ناگەێنێ لەبەرەوەی ئینشاءڵڵایانی هەولێریش لە ڕکابەری داوەزین دوور دەکەوێتانێ بەو پێش ئێمەیانەکانی کوردستان هەر چواریانەکەمان نەورۆز و زاخۆ و دهۆک و هەولێر هەر چواریان لە خولی ناوی کوردستاندا دەمێنەوەمە بۆ ئێمە مای خۆشحاڵیە هیوادارین لە ساڵانی داهاتووەمە بەرامبەر بە یانەکان نەکرێتەوە. کاکە ڕامان ئەڵێ مانچستەر سیتی پێویستی بە یاریزانی نوێ هەیە بۆ ئەم ساڵ ئەوە ئەکەوێتەوە سەر خوانمالیۆ و گواردیۆلا لەگەڵ تێکشێکی بگەریشتیان کاتێک هەڵسەنگاندن بۆ ئەنجامەکانی ئەمەرزەی مانچستەر سیتیەکەن ئایا ئەمان پێیان وایە مانچستەر سیتی پریمەر لیگی کە بردوێتەوە لە باڵادەستیە بردوێتیانێ و ئایا کە چامپیۆنز لیگیان لەدەست داوە یا لە چامپیۆنز لیگ دەرکراون ئەو ئاستەی خۆیان پێشکەش کردو یاخود لە ئادای خۆیان ڕازی بوون دڵنیا بە لەوەی کە پاش کۆتایی هەموو وەرزێک کاریگەڕێمیانانە کۆ دەبنەوە بەپێی ئەمە گرێبەستی نوێ واژوو دەکەن من وەکو خۆم ئەگەر پرسیارەکە لە من دەکەی من تەوەقوع دەکەم بەڵێ مانچستەر سیتی لە خۆی ڕازی نییە و گرێبەستی نوێ واژوو دەکات وەکو چۆن پاریژ واژوو کرد ئەم ساڵیش گرێبەستی نوێ واژوو دەکات ئەمە سەبارەت بە مانچستەر سیتی. کاکبیلا دەڵێ ئەگەر تەحەمل بکەن لەگەڵ کاپتن سەمیر هەولێر دەبێ بە باشترین ڕێیانی عێراق من پێم وایە ئەم تاخیربوونی کاپتن سەمیر بابۆش تاوی بوو بە ڕێنەریانەی هەولێر بۆ ئەوەیە کە هەردوو لا تەحەمولی یەکەن بۆیە پێچووە درەنگ ئەمە هاتە بەردەم. کاک عەلی گیان من پێم وایە ئەڵێ با سیاسی کۆرتوا و میلیتاو بکە بەشداری یاری کۆتایی چامپیۆنز لیگ دەکەن من پێم وایە کۆرتوا گۆڵچی سەرەکی ڕیاڵ مەدرید دەبێت لە یاری کۆتایی چامپیۆنز لیگە بەڵام بڕوا ناکەم میلیتاو لە پێگاتی سەرەکی ڕیاڵ مەدریددا بێت لە یاری کۆتایی چامپیۆنز لیگا چونکە ئەگەر چوامینی ئامادە بێت میلیتاو سێم بژاردەی ڕیاڵ مەدریدە لە وەرزی ئەم ساڵە چوامینی ناچۆ و دواتر میلیتاو بۆیە لە سێگەراگەری سەرەکیبوونی میلیتاو من بە زۆر بە دووری دەزانم لە وەرزی ئەم ساڵە بەڵام بۆ کورتوا من پێم وایە پێگەی سەرەکی وەرەگرێتەوە. کاگاوکار ئەڵێ چێلسی لە ماخیریا پێگەیکی باشی کرد ئەو گەشتبینی کە من هەم بۆ چێلسیە لە سەرەتای وەرزەوە کە هەم بۆ کە زووتر بکەوێتە سەرم ڕاستێ بەڵام بەداخەوە چێلسی قۆناغی دووەم کەوتە سەرم ڕێگەیە ئێستاش لە ماخیرا بارودۆخێکی زۆر باش پێگەیەکی زۆر باش و پلەیەکی زۆر باشی بۆ خۆی گرت کە لە پلەی دێمەوانەوە چێلسی کە بەردەوام پێوترا دێم هاتە پلەی شەشەمی پریمەر لیگ ئەمە دەستکەوتێکی تایبەت بۆ تیپەکەی پۆچتینۆ و ئەکرێ ساڵی داهاتوو ئێمە چاوەڕێی باشتر و باشتر لە چێلسی بین چونکە ستێپ بای ستێپ ئەم تیپە سەرکەوتووە. لە خۆسیلۆ ئەەکەم جاوە بەشێک لاوەڕان هەنێک پێم ئەڵێ دانی سیبایۆسی ئەڵێ خۆسیلۆی تو وڵی نامێت لە خۆسیە لەگەم لە تۆپی بەخوا یاری تۆپی پێ شتێکمان لێ زانی بە شێوەمان لێ زانی کە لە یاریگای تۆزە جوڵی پێ بکەین بەڵام ئێزگار واژنا کاگارامەڵێ بەرشلۆنە هەردەنگی نییە چ شتێک هیچ شتێک ڕوودە ئەدات بەرشلۆنە دۆخی زۆر جیاوازە بەرشەلۆنە لە دۆخێکی تەموو مژاویە نازانن چی دەگوزەرێ و چی ناگوزەرێ چونکە ئاشکرایە کارگەڕی بەرشلۆنە لە مێرکاتۆیە بانکەکەی پارەیتیانە ئەبێ پارە بێنرێتە ناو ئەمیانەیەوە ئەم پارەیە چۆنیەت و لەکوێت بە قەرزیەت لە فرۆشتنی یاریزانی ترەوەیت ئەمە مامەڵەکانە گۆڕێ بەس بۆ دۆخی یەسەی بەرشلۆنە جوانترین قسەوەیەکە هیچ شتێک لە بەرشلۆنەدا ڕوون نییە دەبێت چاوەڕێ بکەین. کاکبیلا دەڵێ نەورۆز ئەم ساڵ زۆرترین غەدری لێکرا ئەمە شتێکی معلومە کاکسامان ئەڵێ سەمیر بابوو ناتوانێت بێتە ڕانەرێکی باش چونکە پێشتر متمانەیان پێ نەبوو ئەو کارگەڕیە نەماوە و ڕەنگە بەشی کیاندەرانی ژێسە خۆیان مەمنون بن بەوەی کە سەمیر بابۆ بۆ بەڕانەریان و جگە لەوەش کارگەڕی نوێ یانەیە و لێر دەسەی کارگەڕی نوێ ئاماژە بەوە دەکەن کە پاش گفتوگوی درێژخایەن و داواکاری زۆر
و زەختێکی زۆر ئەنجە سەمیر بابۆیان قەنەعات پێ کردووە کە بێتە ڕانەریان هێولێر لەبەرەوە بەری سەرۆم جاریان لای سەمیر بابۆ بوو کاگازا دەڵێ بەبێ پلان کامە کاپتن بێتی لە مەسەلەی هەولێر ناگۆڕێت بێ پلانیە دووەم بەس واز لە کاپتن سەمیر بێنن ئەو هیچ نەبێت دیانەکە ڕاست دەکاتەوە بەو هیواین ئەوە کاگە سادی ژەڵێ گەر سەبر لە سەمیر بابۆ بگرن زۆر باش دەبێ ئەوە کاکە حەسەنیش هەمان بڕوای هەیە تاوانەوە کاکسەمیرە و بابەتانی دانەوە ژیە گیان ئێستا بە وردی باس لە بایرن دەکەین و باس لە دۆخی بایرن دەکەین لەگەڵ کۆمپانی چاوەڕێم کە شتوتگارت پرۆژەیە ئەزیزی دڵم کاگە یوسف شتوتگارت پرۆژەیە سپاسیان هۆسنیست لەوەی ئەم پرۆژەیە سەرکردایەتیەکە و تیپێکی جوانی دروست کردووە و تیپێکم ساڵ دەستکەوتێکی گەورەی هێناوە بەڵام باسکردن لە شتوتگارت ئێمە هەرەوەی باسمان کردووە کە لەوەی کە شتوتگار ئەم ساڵ براوەیەکی گەورەی بۆ بۆندزلیگا بووە و دوای لیڤەرکوزن باشترین ئەنجامەکانی دەستەبەر کردووە گەورەترین دەستکەوتی بۆ خۆی هێناوە بەڵام وەکەوەی کە هەیە ئینجازێکە شتوتگار ئەم ساڵ بەدەستێنەوە ئەمە دەبێت چاوەڕێکین بۆ ساڵی داهاتوو بەس پشتیوان بەخوا پێی دەرفەتیش باسی دەکەین کاگاکۆ داهاتووی مۆرینۆ چێ دەچێتە کامیانە ئایا چ ڕانەرێکی هۆڵەندیت بینیوە سەرکەوتوو بێت لە ئینگلتەرا گۆسێدینگ وەکو تایبەتی گۆسێدینگ سەرکەوتوو بووە ناڵێم هاتووە پریمەر لیگی کۆنتترۆل کردو وای کردووە بە زەوی من بیرم بێ گۆسێدینگ ڕانەرێکی سەرکەوتوو بووە و یاریدەدەرەکەی فرانک ڕیکاردیش ماوەی ڕانەراتی کرد تینکات یاریدەدەرەکەی ڕیکارد لە 2006 تینکاتیش پێم وایە ڕانەرێکی سەرکەوتووە ئەمە ناگەینێ ڕانەرە هۆڵندەکان سەرکەوتو نەبن لە پریمەر لیگ نا ڕانەرە هۆڵندەکان ڕانەری زۆر باشی تایە و ئێمە دەبێت چاوەڕێ بکەین ئارنی سلۆت ئایا هەمان شێوازی تین هاگ و ئەو ڕقەبەرایەتی یاریزان و کاریگەری ئەمە تەطبیقەکە شتێکی تر سەبارەت بە مۆرینۆش ئەوەی کە باز دەکرێت ئێستا گەورەترین دەنگۆکان لەسەر مۆرینۆ گەڕانەوەیەتی لە دەرگای گەورەوە بۆ بواری ڕایەنان لە دەرگای گەورە تهدید نییە بەڵام مۆرینۆ جارێکی تر ڕانەرایەتی ڕۆما و تۆتنام و ئەمانە نەکاتەوە ڕانەرایەتی تیپی گەورە بکاتەوە ئەمە دەنگۆیە لەسەری بەڵامۆکی تر هێشتا مۆرینۆ بێدەنگە ئێستا باسی بایرنەکەین کاک پێشۆڵێمانەوە بۆ باشترین ئەنجامە بۆ سەمیر بابۆ هەڵێ نزار مەحفوظ باشترە بۆ نەورۆسیا کاپتنوەلی باشترە هەر یەکان خزمەتێکی جیاوازیانەیە وەلی بۆ دۆخی نەورۆز زۆر باش بوو بەڵام من پێم وایە بۆ داهاتوو نەورۆز هەبێ پلانی گەورەتری هەبێ بەکوێگا ئەوان خۆیان دیارەکەن کاگارا مەڵێ بەرشۆن و بایرن ڕانەرەکان بچووکیان کردنەوانێ کاگەرسانە لە سەمیر بابۆ چێ بێتە گواردیۆلای بەرشەلۆنە یا بێتە لامپاردی چێلسی کاپتن سەمیر ئەوەی لی چاوەڕێ دەکرێت بێت بە گواردیۆلا لەبەی مێژۆکەی وامان پێڵێ وەلایانی چۆکو هەولێریش کە مێژووکی گەورەی هەیە هەر بامان شێوە ئێمە چاوەڕێی گواردیۆلابوونی لیەکەین نێک چاوەڕێی لامپاردبوون بەڵام بێت چاوەڕێکم زای ڕۆژگارەکانی داهاتوو چی دەگوزارێ بەڵێ بۆ یۆرۆش کاگەردیجان ئینشاڵڵا کەناڵی ئاسمانی پەیام بەرنامەی تایبەتێ بێ لەسەر یۆرۆش و کوپا ئەمریکاش بەرحاڵ دەچینە سەر دۆخی بایرن وەڵامی پرسیارەکانم مایوانێ پێم وا بێ هەمووی میلان کام ڕانەردێنێت جارێ بارودۆخی میلان دیارێن دەچمە سەر بارین مینەخ بارین هەموو تیپێک یاخود هەموو پێگەیەک و هەموو شوێنێک ئەها چۆن ئەڵێ مرۆڤ لە تەمەنی کە سەرەکەوێت تووشی زەهایمەرە بێ یا تووشی کۆمەڵە نەخۆشیە بێ کە تەمەنی سەرەکەوێت پیر دەبێت بارینیش لەوەی کە ئەم تیپە 13-14 ساڵە لە ئاستی لووتکە ئەم تیپە 13-14 ساڵە
تیپی یەکەمە لە ئەڵمانیا ئەم تیپە 13 ساڵە لە چامپیۆنزیگە هەمیشە پاڵێراوێکی بێزە ڕاستە نەیبردوێتەوە لە ماوەیە 2 چامپیۆنزیگی بردوێتوانێ بەڵام وە هەمیشە وەکو ڕکابەرێکی بێز ناویێنداوە هەمیشە وەکو بەهێزترین تیم ناویێنداوە لە چامپیۆنزیگا یعنی ئەگەر ناوی یەکەمی چامپیۆنزیگ نەبوو بێ هەمیشە دووەم تیپ بایرن بووە ئەم بەردەوامیە یاخود ئەم داهاتانەی کە پەیاکراوە بۆ نمونە وەرزی ڕابردوو داهاتی بایرن خەیاڵی بووە لەوەی کە هاتوۆتە نێو ئەمیانەوە استفادەیەکی زۆری کردو و مەجموعەیە ناو لە بایرنا بەڕێوەبەر بوون مەجموعەیە ناو سەرکردن هەر یاریزانە کۆنەکانی یانەکەن کەم تیپە بەڕێوەبن ئەکرێت ئەمانە هەنێ تووشی غروری بکە هەنێ تووشی بڕیاری هەڵەت پێ بدە چونکە مەرج نییە هەموو لە سەرەوەبوونێ وەمانەوە لە سەرەوە تۆ بڕیارە دروستەکانی تێدا بێ بەڵکو هەموو کاتێ ئینسان سفەتێکی تایە کە تووشی بوغراییە بێ و سیفە ئینسان سفەتێکی تایە تووشی لە خۆباییبوونێگە بێت لەوەی کە بڕیارێک بدا بڕیارەکە ناتەندروست بێ بڕیارێک بدا لەوەی کە بڕیارەکە وکو پێویست نەبێ تقریبان من بایرن بارودۆخی بایرن بەو جۆرە وەردەگرم پێم وایە ئەو بەردەوامی بایرن لە چەند ساڵی ڕابردووە وای کرد کە پاش ڕۆشتنی ڕۆمێنیگە و تەسلیمکردن پۆستەکەی بە حەسەن ساڵح حەمیزیچ ئەمە یەکەم بڕیاری هەڵە بوو کە لە بایرن نامدرا دواتر ئۆلیڤەرکان کە پلانەکە وا بۆ ئۆلیڤەرکان لە داهاتووە بێتە سەرۆکاتی یانەکە بەڵام پلەکەی گۆڕا و شوێنی دیکەی گرتەوە و پلیت دیکەی وەرگرت و دواتر لەگەڵ حەمیزیچە بوون بە بەڕێوبەری جێبەجێکار و بەڕێوبەری وەرزشی و ئەها یعنی شتەکان گۆڕانکاری بخۆی ئۆلیڤەرکان چوە شوێنی ڕۆمەنیگە بارودۆخەکە وای لیا و شتەکان پێشتر کەوتن و ئەمە وای کرد کۆمەڵێ بڕیاری هەڵە لە بایرن نابدرێ تۆ دیقەت بدەن حەسەن ساڵح حەمیزیچ لە مێژووی یاریکردنیە یاریزانێکی گەورەی باری مونیخ نەبووە و ئەڵمانیش نییە بەڵام هاتن پلەیەکی گەورەیان نایە زۆر باش پلەیەکی گەورەیان نایە ئەگەر بیرتان بێ لەگەڵ هانزفلیکیشە لەگەڵ کۆڤاجیشە حەسەن ساڵح حەمیزیچ بەردەوام کێشەی هەبوو تەڵەبیاتی هەبوو لەسەر ڕاهێنان تۆ بەڕێوبەری وەرزشیت تەڵەبیات و داواکاری تۆ دیاریکراوە بۆت نییە قاڵبیتە تەڵەبیاتی زیاتری وردەکاری ڕاهێنەرەوانێ بەڵام حەسەن ساڵح حەمیزیچ هەمیشە تەداخولی و بابەتانەیە کرد لەگەڵ هانسفلیکا کێشەی هەبوو لەگەڵ کۆڤاچە کێشەی هەبوو لەگەڵ ناگلیسمانە تاوان من زۆر بە کەسایەتی ناگلیسمان معجیبم سەرباقی و هەموو محارەبەی کە کرا ناگلیسمان بەڵام ڕۆژێ بێڕێزی بە کاریگەری بایرن نەکرد ڕۆژێ باشکرا ڕۆژنامەکان شتیان بڵاو نەکردەوە لەوەی کە ناگلیسمان ناڕازیە لە حەسەن ساڵح حەمیزیچ و لەوەی کە گرێبەست و ئەم جۆرە و ئەم جۆرە و هیچ ڕێگریشی لێ ناکرد و ئەو هەموو کێشەی لە ناو بایرنی شاهب و ناگلیسمان کپی کردبوو نەیهێشت بوو کە لە تیپەکەیە دەرکێ بایرن لە غروریەتی خۆی بەڕێوبەرێکی وەرزشی دانا و هەر لە غروریەتی خۆی بەڕێوبەری جێبەجێکار و بەڕێوبەری وەرزشی دەستکاری تیمی هونەری ئەم تیپیان کرد چونکە بە حەقی شەرعی خۆی و قانونی و گرێبەست بە ماف ناگلیسمانە وایە تا کۆتایی وەرزەکە مایەتوانێت پاش کۆتایی وەرزکامانجەکەی نەپێکە ئەنجە بایرن گۆڕانکاری لاسی ڕانەرا بکردە بۆ ئەم ساڵ کە ڕۆی ئەبایە بەم جۆرە مایەتوانێت بەڵام ئەم غروریەتە بایرنی بەرەو دۆخێکی جیاوازتر بێت و ئەو کاتیش کە تۆ خێڵ ڕانەراتیانەکەی وەرگرت پێم وتم ئەم ئەرکە زۆر قورسە تۆ بیت ئەم مجازەفەیە بکەی بە بایرنێکەوانێ لەو ماوە کورتەیە و خۆشت لە چێلسیا دەرکرا و بی بارودۆخێکی زۆر قورسەوە بوو بارودۆخەکە قورس دەرچوو تۆ خێڵ نەیتوانی بارودۆخەکە ڕێک بکاتەوە ئێستا ئەوەی کە پرسیارە دەکرێت بۆ ڕاهێنەرەکان ڕانەراتی بایر مونیخ لە ئەستۆ ناگرن ئەمە پرسیارە جەوهەریەکەیە ئەمە پیرمانە پێشتر خەونی هەموو کەسەوە بوو کە بێتە ڕانەری بایرن ببێتە بەڕێوبەری بایرن هەنی خۆخۆتان چاگە مەزان کە سیستمەکە تێک چوو کە باگراوندەکە تێک چوو پلانی کارکردنت تێک چوو و فیدباک و یاخود فیدباکیشی جوانت لە ناو کۆمەڵگەیە وەرنەگرتەوە یاخود لە ناو شەقامی وەرشیا وەرنەگرتەوە قورسە ڕاهێنەری جەری ببێ بە ڕانەری ئەم تیپە خۆ تۆ خەڵ لەما خیرا پێشی وترا بۆمانەوە وەکو ڕاگەاندن بەڵام قورس بوو مامەڵە بکا لەگەڵ وایە بەردەوام بێت چابی ئەلۆنسۆ
کلۆپ، ناگلیسمان، ڕاهێنەرمان زۆر زۆرە کە کارکردنیان لەگەڵ بایر مونیخ ڕەت کردوتەوە. دەڵێن دیزەربی یعنی بایرن خۆی دیزەربی ڕەت کردی بێتەوانێ، بەڵام ڕالف رانجنیک ڕاهێنەری ئەڵمانی هەڵبژاردەی نەمسا ئەویش ڕاهێنەراتی بایرنی ڕەت کردەوە. ئێستا مەجبور ئەبێ کەسێک بێنن کە لە ئاستی بایرنان نەبێ، لە ئاستی ناوی بایرنان نەبێ، چونکە بۆ باجی هەڵەی کارگەڕیە بایرن، باجی هەڵە ناتەندروستەکانی 2 ساڵی پێشووە. تۆ ئێستا ڕاهێنەرێکی ناودار و ڕاهێنەرێکی بەرز ئامادە نیت لەگەڵ ئەم کاریگەڕیایی شکەیتەوانێت کە ناگلیزمانی بەبێ هۆکار دوور خستۆتەوە. ئامادە نیت لە مانگی دووە تۆخێڵ دوور کەوتۆتەوە دوای 2 مانگی تر تەکلیفی لێ بکاو لە کاک تۆخێڵ لە پۆستەکە تا توانی بەردەوام بی. هاتنە خوارەوەی شکۆی کارگەڕی بایرنە. ئەمە وای لە بایرن کردو ئێستا هەوڵ بۆ کۆمپانیە، چونکە ئێستا ڕاهێنەر زۆر بە قورسی گرێبەز لەگەڵ بایرنەکە. بەرشەلۆنەش هەمان دۆخە، بەرشەلۆنەش هەمان دۆخە. بەرشەلۆنە زۆر قورسە ڕاهێنەر بتوانێت ڕاهێنەراتی بەرشەلۆنە بکات، چونکە لە بایرنا بگرە کۆمەڵە یاریزانەوە کارگەڕیەکی باشی ژێ، کارگەڕیەکی دەوڵەمەنی ژێ، بەس تەعامولکردنی خراپە. بەڵام لە بەرشەلۆنە بە پێچەوانەوانێ پارە لە بەردەستانیە، یاریزانی پێرفێکت نییە، گەر تەعاملی باشە بێ لە کارگەڕیانەکەشا تۆ ناتوانێ و ئامانجە پێکی کە هیوای کە هەندەرانی بەرشەلۆنە هیوایان پێێتی. هاندەری بەرشەلۆنە ئێسەش هیوای بەوەیە کە دانیشن چامپیۆنز لیگ و خولی ئیسپانی بەرنەوانێ. دەی لاپۆرتا بۆ جۆرە کار ناکە، لاپۆرتا لەگەڵ هیوای تۆیە کار ناکە. تۆ تا بەیانی با هیواتە بێ بەرشەلۆنە چامپیۆنز لیگ بەرێتەوە. ئەو کارکردنی کە بەرشەلۆنەیکا، ئەو ئامادەکاری کە بەرشەلۆنەیکا، ئەو مێرکاتۆی کە بەرشەلۆنەیکا بۆ نییە کە چامپیۆنز لیگ بەرێتەوە، بۆ نییە کە نازناویستیانی بەرێتەوە. چونکە ئەگەر تۆ بە بەرشەلۆنە بڵێ خۆ بۆ شیە بەرشەلۆنە بەم پێگاتەوە چامپیۆنز لیگ بێرێتەوە، چونکە لە فوتبۆڵ هەموو شتێ واریدە. بەس ئێمە باس لە چیەکەین؟ باز لە سیستمی کارکردنەکەین، باز لە هەڵسەنگاندنی پریسیزنەکەین، کەم تیپە ئامادەکاریەکە بۆ چه ئامانج و بۆ چ نازناوێ یاریەکە. تۆ ئەبێ مێرکاتۆیەکی بێز ئەنجام دێ، ئەبێ ئەعدادێکی زۆر باش دەبێت پێگاتەیەکی زۆر بەهێزە دەبێ و ڕێژەیەکی زۆر یاریزانە دەبێت بۆ ڕکابەری و پاڵەوانەتەکان. بەم جۆرە تۆ دەتوانانی من بووکەم بە ڕکابەری پاڵەوانەتی چامپیۆنز لیگ. بەڵێ بەرشەلۆنە ئەمساڵ دەرفەتی گەیشتن بە یاری کۆتایی لە بەردەما بوو، چونکە ڕێگەی ئاسانتریە بوو لە تیپەکانی دیکە. هەڵەیەکی بچووکە هەچ هەڵەیەکە لە دەستیە ئێمە ئاڵێن کە یاریزانی کامڵ هەبێ و ئێمە کە دەڵێن یاریزانی پێرفێک دەبێ و بەدیلی باشە بێ، لەبەرەوەی کە یاریزانە بێ ئەزمموی هەبێ نەگوەکو ئاراوخۆ و هەڵەیە لەو کاتە کوشندەیە. لەو کاتە ئەستیارەیە لە کاتی دوی چاتۆم هەڵە کوشندەیە بکەیت، ئاوا تیپەکە و ڕەنج بە خەسار بکەیت. ئەمە یاریزانی بازمونە. کاتێک گۆڕانکارەکانی کەیکەی لە یاریگایە پێگاتەکە وێندە بەهێز بێ بتوانن ڕتمی یاریکردن بگۆڕن، بتوانن ئەنجامی شکستی بۆ بگۆڕن بە سەرکەوتن و بتوانن پارێزگاری و لە گۆڵی سەرکەوتن و لە ئەنجامی سەرکەوتن بۆ بکەن. مێرکاتۆ بۆ مێ. ئەمە بۆچی باز دەکەم؟ من بۆ باز دەکەم کە لەو دۆخەیە جیاوازن بەرشەلۆنە و بایرن مونیخ، بەڵام لە دیوێکی دیکەوانێ بایرن ئەو شکۆ و هەیبەتی نەماوە. بۆی دەبێت چاوەڕێ بکەین لەوەی کە بایرن لە کۆتاییە دەگاتە چ بژاردەیەک بۆی کە ڕاهێنەری نوێی پۆ دیاریکە کە ڕاهێنەری نوێی بایرن مونیخ بە بڕوای من ئەرکی لە تۆماس تۆخێڵ گرانتر دەبێت. تاسپێ لە یاری کۆتایی ئەوروپا لیگ پێدانەگەمەوە. شاد و کامران من خواتان نەکەم.